گروپە چەکداری میلیشیاکانی سەر بە ڕژێمی ئێران بە بڕای زۆرێک لە هاوڵاتیانی کەرکووک بوونە بە سەرێشە و مەترسی بۆ ئێستا و داهاتووی شارەکەیان، چونکە دەڵێن گروپەکان پابەندی حکومەت نین و لە هەر کات و ساتێکدا بێت ئەگەر هەیە پشێوی دروست بکەن لە ناوچەکە. مامستار خۆشنووسێکی شاری کەرکووکە، ئەو لەگەڵ نەمانی ڕژێمی ئێرانە و پێی وایە بە نەمانی ڕژێم گروپە میلیشیاکانی عێراقیش بوونیان نامێنێت. ئەو دەربڕی ناخی زۆر جار دەخاتە سەر ئەو پارچە قوماشە ڕەش و سپیانەی کە ڕۆژانە کاری لەسەر دەکات. ئەمانە گروپن کە گروپ کە بردومانش بکات ئیتر بۆ خۆی هەروەها ڕەمەچی بردومانەکات بە شێوەی سیستم نییە، بە شێوەیەک نییە بڵێن ئامانجێکیان نییە، ینی ئامانجێکن نییە تۆ هەر کاتێک کە گروپ یان سوپاکە دروستە بێ بۆ پارێزگاری وڵات دروستە بێ، ئەبێت لە دەرەوەی لە سنووری وڵات بێت، نەک لە ناوەی وڵات دەست ناو شار. ئەمان لە ناو شار ئەمە دروست بوونە بۆ جان سەرجەلایکی خەڵکی بشکێنن، هاونیشتمانیان بشکێنن، نەک پارێزگاری لێ بکەن. زۆرێک لە هاوڵاتیان نایشارنەوە ئەمڕۆیان سبەی گروپە چەکدارەکان پشێوی دروست دەکەن لە ئاگەری درێژە کێشانی ئۆپەراسیۆنی تۆڕەیی ئەفسانەی ئەمریکا دژ بە ڕژێمی ئێران. زۆرینەشیان لە ترسی هێرشکردنە سەریان ئازاد نین، بەڵام با گرنگی دەزان لە ناوچەکە گروپەکان نەمێنن. مەترسیە 100% لەسەر شاری کەرکووک، خاستە لەسەر کوردەکەی. ئەوان ئێمە بە دوشمن نەزانن، ئەوان تا ئێستا ئێمە بە ئیسلام نازانن. چەندەها کەسیان چەندەها مەلایەن فتوای داوە لەسەرەوەی کەوا ئێمە ئیسلام نین. ئێمەش خۆمان بە موسڵمانی ڕاستی ئەزانین، بەڕاستی مەترسین. هێزی چەکداری غێری قانونی مەترسین. لە دوای 16 ئۆکتۆبەر هێزێکی عێراقیات ئەم شارە هیچ شتێکیان نەکرد. هێزێکی نیزامی بوون، هیچ شتێکیان لە شاری کەرکووک نەکرد، هیچ دەست درێژەیەکیان نەکرد، تەنانەت بۆ سەر ماڵ و مڵکی دام و دەستگا حزبیەکانیش. ڕۆژنامەوانان و چاودێرانی سیاسیش دەڵێن ئەوە تا پریشکی جەنگەکە گەشتووە بە عێراق و سەرچاوی سەرەکی ئاڵۆزی و ناوخۆیەکانی عێراقش لەم کات و ساتەدا بۆ گروپە چەکداری میلیشیاکانی سەر بە ڕژێمی ئێران دەگەڕێنەوە. بەداخە ئەوەی کە لە کۆرمە ڕوئەدا و ئەوەشی لە هەندێک بردومانی سنووری پارێزگای هەولێر و ئەو ناوچانە ڕوئەدا، گروپە چەکدارەکانی میلیشیاکانن دەرچوو لە یاسا لە سنووری پارێزگای کەرکووکەوە ئاراستەی درۆن و بردومانەکانەکان کە وەک ئاماژەی بۆ کرێ و سەرچاوەمنەکان ئاماژەی بۆکان لە سنووری پردێ و دووبزە کە ئەمە مەترسی گەوران بۆ ئاسایشی کەرکووک و هەرێمی کوردستان و تەواوی عێراقیش. تا دێ زیاتر لە عێراقا هەست بە مەترسی ئەوە دەکەین بێلایەنی لە ناو عێراقا نامینێ و پێم وایە بۆ دوورمەدا دەوڵەتی عێراقش وەکو دەوڵەت ناتوانێت بێلایەن بمێنێ، لەبەرەوەی چەک تەنها لە دەستی دەوڵەت نییە، چەک لە دەرەوەی دەوڵەتش لە دەستی هێزیکە هەیە. ئەو هێزانە پێم وایە بێلایەن نابن، لە کۆتاییدا سەرجەم پێکهاتەکانی عێراق پێم وایە درێژ بخانێ ئەبنە بەشێ لەم جەنگا و هەمووشیان زەرمەندە. کەرکووکە و شارێکە چەندین هێزی ئەمنی لە سنوورەکەیدایە. لەم ئان و ساتەشدا بەشێکی زۆری گروپە چەکداری میلیشیاکان بارەگاکانیان لە ترسی بردومانی ئەمریکا و ئیسرائیل چۆڵ کردووە و بە شێوەی گروپ هاتوونەتە ناو شارەکان یان دەشتایەکان. هاوڵاتیانیش نیگەران و دەڵێن ناکرێت ژیانمان بخەنە مەترسیەوە. دیار جەمال دەنگی ئەمریکا، کەرکووک.